لە کاتێکا کە کورد سەدان ساڵە وەک قوربانی وەک ئازادی خواز و تینوی ئازادی و گزارش لە خۆکردن و دەربڕینی ڕای خۆی لە دنیای دەرەوەی خۆیدا خۆی وێنە ئاکات لە کاتێکا کە هەزاران ساڵە لە پێناو خودمختاری و خۆبەڕێوەبردن و ژیانێکی شایستە و شکۆمەندانە نەوەیەک نەماوە لەم گەلە و لەم میلەتە کە قوربانی نەدابێت ئەی لە ئەمڕۆدا لەم هەرێمەدا کە کورد خۆی بەڕێوە ئەبات دەسەڵاتەکەی تا چەند دەتوانیوێتی دڵنیایی کێوتۆ بۆ قەڵەمەکانی دروست بکات کە ڕای گشتی جیهانی بڵێن بە حەق ئەم گەلە و شۆڕژگێڕەکانی شایەنی دەوڵەت و سربەخۆیی یەکجارەکین وەک لەسەر وەرەقە خاوەنی جوانترین یاسای ڕۆژنامەنووسین ئاخۆ لە کرداریشدا قەڵەم و شەو خاوەن قەڵەم لە سێبەری ئەم یاسانەدا حەساونەتەوە بۆ هەرماوەیەک جارێ خاوەن قەڵەمێک خەڵتانی خوێن دەکرێت و بکوژ و هێرشبەرەکەش بە نادیاری دەمێنێتەوە و حیزب و دەسەڵاتی ژوەگەر هاوڵاتیەکی ئاسایی تەنیا ئیدانی هێرش و پەلامارەکە دەکەن و دواتریش کەیسەکە بیر دەچێتەوە و بکوژەکەش وەکو ئەوەی کە لە فەزایەکی ترەوە هاتبێ کەسێک شوێن پێی هەڵناگرێت ئەگەر سنوورێک بۆ ئەم پاشاگەردانیەی تفەنگ و لێدان و کوشتن و پەلاماردانەدا نەنین وێنەی کورد لە لای ڕای گشتی جیهان لە قوربانیەوە نابێت بە جەلات ئەی دەسەڵاتەکەی لە دیموکرات خوازەوە نابێت بە ستەمکار لە ئاسی ناوخۆیشدا لێکترازانی کۆمەڵایەتی و پشێوی نایەتە ئاراوە ئەی بەڕێزانەوەی کە پەیوەندی بە میدیا و میدیاکارانەوە هەیە خاوەن قەڵەمەکانی ئێمە تا چەندە ئەوانیش لە چەمکی بەرپرسیارەتی تێگەیشتون چەندین ساڵەکە لە ئازار و لە کۆژانەکانی قوربانی بوون تێدەگەن تا چەنە خۆشیان بە جۆرێک پەیوەستن بە پرەنسیپ و بەها ئەخلاقیەکانی میدیاوە کە لە کارەکانیان قوربانی ڕۆحی و معنەوی و مادی نەکەوێتەوە میدیاکاران لە قورسایی دەسەڵاتی خۆیان تێدەگەن کە دەتوانن وڵاتێک بنیاد بنێن و هەر خۆشیان دەتوانن تووشی شپرزەی و ناومێدی و لێکترازانی بکەن لای میدیاکارانی ئەم وڵاتە سەروەری مرۆڤ و گەل و نیشتیمان و بەها باڵا مرۆیەکان تا چەند دەهێڵی سوورە و خۆیان ئەو هێڵیان لە ویژدان و لە ئەخلاقی کارکردن و هەستی بەرپرسیاری خۆیاندا کێشاوە بینەران بەڕێز و خۆشەویست کیان سڵاتان لەبێ خۆشحاڵم بۆ جارێکی تر دێمە دیداری و بەڕێز و خۆشەویست ئەمە بابەتی گفتوگویم جارەمانە لەگەڵ بەڕێزان نەبەست گۆران ڕۆژنامەنووس کاک کەمال ڕەوف سەرنووسەری ڕۆژنامەی هاوڵاتی کاگاری هەرسین بەرپرسی لقی 21 پارتی دیموکراتی کوردستان کاگازاد تۆفیق ئەندامی مەکتەبی ڕاگەاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێزان زۆر بەگەرمی بە خێراتنتانەکەم زۆر سپاسانەکەم کە بەڕاستی ئێستا پشوتان بوو بەڵام بەدەم بەرنامەکەمانەوە هاتن دیارە لە پێناوی گەرم و گوڕی باسەکە کە لە ناو کۆمەڵانی خەڵکی کوردستاندا بەڕاستی ئێستا باسێکی گەرمە ڕۆژی میدیا و ڕۆژنامەنووسان و بەتایبەتی لە دوای ئەوەی کە ئەو هێرشە ناڕەوا و نادیارە کراوەتە سەر بەڕێز هاوپیشەمان کاک ئاسۆس هەردی سەرتاش لە بەڕێستانەوە دەست پێکەم بەگشتی ئەگەر وەکو ڕووناکبیرێک ڕەوشی ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان و ئارامی و دڵنیایی ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستاندا چۆنی ئەبینی تا چەنە ئەتوانین بڵین ڕەوشێکی ئارام و پڕ لە دڵنیایی هەیە ئەگەر پڕیژ نەبێ عنی باشە سپاس بۆ بەڕێستان وەڵام من پێم وایە مەسەلەی ڕۆژنامەنووسانی یا مەسەلەی میدیاکاران بە دەرنیە لە کوێ وەزعی کە لە سیاسی وەزع سیاسی کە لە کوردستانی عێراق یان لە هەرێما هەیە دیارە خۆدەزانین لە کوردستانی عێراقا مەسەن ئارامی چۆن هەیە لە پاڵ ئەوەشا پشێوی هەیە چۆن با بڵێن ئازادی و دیموکراسی و سەرفرازیە لە پاڵ ئەوەشا با بڵێن ستەمکاری هەیە لە پاڵەوەشا با بڵێن نەعەدالەتی لە پاڵەوەشا ناشەفافێتی لە پاڵەوەشا غەدر و ئیشکالاتی تر هەیە بەڵام تۆ گەر بەکوی گشتی قسە بکەی من پێم وایە لە هەرێمی کوردستانە یعنی هەرێمێکە واقعێکی سیاسی ئیجتیماعی کلتوری بۆ بە دیفاکتۆیەک هەر لەگەڵ دەوڵەتی مەرکەزیە بۆ بە دیفاکتۆیەک لەناو ئەوەی کە پێڵی واقعی ئیقلیمی و وگرە واقعی دەرەوەشا ئەمە من ئەتوانم بە ڕەوشێکی ئیجاب و بە ڕەوشێکی با بڵێن باش دەقەڵەمی بدەم مانی تۆ حسێب بکە ئێمە ڕاستە لە 1990 ئینتیفاضەمان کردەوە ڕاپەڕینمان کردەوە دەسەڵاتی سیاسی بەرقەرارە بەڵام لە ساڵ تا ساڵی 2003 تا ڕوخانی نظامی عراقی تۆ زۆر ئیشکالی ئیقلیمی و ئیشکالی ناو دەوڵەتی مەرکەزی لەسەر بووە بە گرتنەوەت بە هاتنە سەرت بە کوشت و بەر بە نەمانی ئەم تەجروبەیە ئەنی کۆی ئەوە گەر حسێب بکەین ئێمە 6 ساڵە بە مانای کەلیمە لە ڕووی بژیانەوە لە ڕووی ئازادی بە مانای وشەوە لە ڕووی ئەوەی کە تێکەڵ بین بەوەی کە دنیایەکی جیاتر لە دنیاکەی دوێنێمان هەیە بەرقەرارە 6 ساڵ مدەیەکی کەمە لەم 6 ساڵە ئەگەر بڵێن هەمووی شامی شەریفە نەخێر ئەگەر بڵێن هەمووی ئازادی 100% نەخێر دیموکراسی بە عالە بشوارە نەخێر بەڵام ئەگەر پێش بڵێ لێرە ستەمکاری باوە دیکتاتۆرەتە تۆتالیتارە بە پێ ئەو مصطلحاتانی کە ئەمڕۆ زۆر جار لە ناو میدیای کوردی یا لە ناو هەندی حزابی با بڵێن نارە ئەبیێت پێم وایە ئەوەش غەدێکی گەورەیە بۆیە من پێم وایە ینی کۆی شتەکان لە کوردستانی عێراقا میدیاکاران بەلایەک مەسەلەی چەسبانی دیموکراسی بەلایەک بەرەو پێشچوونی کەیسی کوردی لە ناو دەوڵەتی مەرکەزی و لەگەڵ سیاسەتی ئیقلیم و سیاسەتی دەرەوە بەلایەک ئەمە هەمووی بە کۆی گشتی سێری بکەی کۆیەکی ئیجابە و ئەو پێشەکەی من
مەسەڵەن ئەگەر بە پێ قسەکانی جەناب و بێت جۆرێک لە زیادەڕەوی تیا بووە پێت وایە ڕەوشی میدیا و میدیاکاران بەو شێوەی خراپ نییە کە لە من لە پێش من بە بەڕێزە دەڵێم تۆ مەسەڵەن من هەموو جملە قسەکانی تۆ لە دوو جملا کۆکەمەوە میدیاکاران بە هیچ شێوەیەک نابێ بکوژێ و نابی ئیهانە بکرێ و نابێ ڕێ لە بگیرێ بە هیچ شێوەیەک لە هەمان کاتشا میدیاکاران ئەبێ بە هیچ شێوەیەک نەببنە سەبەبی کوشتن سەبەبی ئیهانە سەبەبی نەفیکردنەوەی خەڵک جا سەبەبەکە فیزیکی بێ معنەوی بێت کەواتە ئەمە لە هەموو حاڵەتێکە ئەگەر ئەم حاڵەتە مەسەڵەن بارودۆخی ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستاندا یا میدیا ئارام و ئازاد نەبێ مەسەلەکە پەیوەندی بە فعل و ڕەتفعلەوە هەیە نەک بۆ معنای ڕەدفعل و ڕەدفعل من پێم وایە میدیای ئازاد لە کوردستان لە با نمونەی بە تۆ بڵێم ڕەجای فایدی چێکە لە صحفی گەورەکانی میسر و شەمسەڵە واعزینی چێکە لە کاتبە گەورەکان کە ئێستا لە ئێرانە ئێرانی و فارسە و جیراوە لەسەر ڕەوتی ئیسلاح هەردووشیان پیان وایە بۆ ئێران و دەوڵەتی میسری کە دوو دەوڵەتی عریقن لە منتیقەکە پیان وایە یاسای سەحافە لە کوردستانی عێراق لە هەرێمی کوردستان لە یاسای سەحافەی دەوڵەتی ئێرانی و دەوڵەتی میسری پێشکەوتوتر شەمسەڵا واعزین هات لە دەستگاکانی ڕاگەاندنی ئەهلی و دەستگاکانی ڕاگەاندنی حیزبەکانەوە باسی عجابی خۆی و تا ڕادی بەخیلی بە یاساکەمانە برد بەڵام کاتێکە شەمسەڵا واعزین هەواڵەکانی هەرێمی کوردستان ئەبینێ کاتێککە ڕۆژنامەنووسێک ئەبینێ بە خوێنەوە کاتێککە ڕۆژنامەنووسێک دیار نامێنە کاتێککە ڕۆژنامەنووسێک لە ترسی پەلاماردان هانا بۆ مەقڕی حیزبێک ئەباکە نەیکوژن سەرنگومینەکەن پێ وایە شەمسەڵا واعزین هەمانی عجابی بۆ کورد و تەجروبەکەی هەبێ لە ئێستا من پێم وایە ئەمانەی تۆ لە دوا بەخیراکە ئێڵی شەمسەڵا واعزین ڕاست دەکات کە عجابیەوە لە ئەمان کاشە ئەم کاتانە ئەم کاران هەمووی مودانن و هەمووی پێشێرکارین و هەمووی ستەمکارین و دەسەڵاتی سیاسی ئەبێ بە پلەی یەکەم بەرپرسەرەوەی کە ستەمکاری نەبێنێ و بە پلەی یەکەم بەرپرسە لەوەی کە ئەو دیموکراسی و ئازادیە بەرجەسە بکە ناو کۆمەڵانی خەڵکە بەڵام ئەگەر ئێمە پێمان وابێ ئەمە هەمووی لەسەر کۆی شانی دەسەڵاتی سیاسیە و میدیا لە دەرەوەیەتی و ئۆپۆزیسیۆن لە دەرەوەیەتی و ڕێکخراوەکانی لە دەرەوەیەتی نەخێر چکە بەڕاستی ئێمە بە یەک حەقەت بزانین کۆی تەجروبەکە هەموو کەس لێی بەرپرسیارە کۆی تەجروبەکە هەموو کەس لێی مەسئولەتی تاریخی هەیە من شتێک بە تۆ بڵێم ئەکرێ هەموو ئەمریکیەکان مەسەڵەن تەئیدی سیاسەتی بۆش نەکەن بەرامبەر ئیرهاب بەڵام هەموو ئەمریکا دژبە زۆر باشا گەڕێمەوەلات هەرچەندە پێت نەوتم ئێستا ڕەوشی ئێمەتوانین بڵین تا ڕادێک ئارامە بەڵێ من ئەتوانم لە کوردستانە ڕەوشی خەڵک ئارامە و هەمنی هەیە و شێوی بە شێوەیەکی ئەگەر بڵێم لە ساعدە لە سا 15 بێت لە ساهشتانەوەی ئەمنیەتی خەڵک و ئارامی خەڵک و ئاسایشی خەڵک بەرقەرارە زۆر سپاس دەکەم بەڕێز کاگاری ڕات چییە لەسەر ڕەوشی ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستانە ئەتوانین بڵین ڕۆژنامەنووس ئەتوانین بڵین وەکو چۆن ئازادی بەیان هەیە دوای بەیانکردن دوای دەربڕینی بیر و ڕاکەتیش ئەکرێ لە ماڵەوە بنویت و نەترسی لە پڕەکە پەلامارێ بن دەستی نادیار هێزی ئەملاولا وڵاهی باشترین نمونەی ئەوەی کە نەخێر ناتوانانی بە ئارامی لە ماڵەوە بنووی ئەو حادسەیە کە ئەو هێرشە دڕندانەیە کە کراوەتە سەر کاک ئاسۆ سەردی بەس من حەزەکەم من ملاحزەیەکم هەیە لەسەرەوەی کە ڕەوشی میدیا بەگشتی لە کوردستان زۆر جار باسمان کردووە لەگەڵ جەنابیشتا باسمان کردووە مشکلەکە ئەوەیە کاک ڕەنج دەسەڵاتی سیاسی کوردی لە بەرەنگاربوونەوە لەگەڵ ڕۆژنامەنووسی ئەهلی یا بڵێ میدیای ئەهلی کە لە دوای 2000 وابزانم کەمە لەگەڵ ڕاست دەست پێەکە فارس کەلیمەیەکی هەڵە هۆل شدێ یعنی پەشۆکاوە نەزانێت چۆن تەعاملی لەگەڵ بکە بۆ لەبەی نەک لەبەرەی دەسەڵات نایەوێت لەبەی دەسەڵات بڕوای بە ئازادی بۆ دیموکراسی دێت لەبەی تەجروبەی نیە لەگەڵ شتێکی تازەیە لە کۆمەڵگەکەیە معنای ئەمەش معنای ئەوەیە یعنی بە زمانی ترە مێوە بڵێم دەسەڵاتی سیاسی لە کوردستان کە خۆمان نەگرێتەوە ئێمە نەمانتوانیەوە بۆ شێوە معقولە تەعامل لەگەڵ میدیای ئەهلی بکەین نەک ئەوەی کە چەپڵە ڕێزان بۆ ئێمە لێبن نەک ئەوەی کە ماستاومان بۆ ساردکەنەوە بەڵکو پارالێل لەگەڵ ئێمەیە تەریب لەگەڵ ئێمەیە مهمەکەی خۆیان بەجێبێنن کە چاوی چاودێریە لەسەر دەسەڵات لەسەر مافی ئینسان لەسەر کەڵتور لەسەر فەرهەنگ حتا لەسەر هونەر کەواتە ئەکرێ بڵێن میدیایەکی پۆزتیڤ دروست بووە بەڵام بەهۆی نوێیەکەیەوە بەهۆی تازەیەکەیەوە دەسەڵات تووشی اختراب بووە بەرامبەری نەک بەهۆی ئەوەی کە ئەم میدیایە ناپرۆفێشناڵەوە ئەم میدیایە هێرشبەرە و ئەم میدیایە بە چاک و خراپ هەرەڵێ خراپ و ئەم میدیایە مەسەڵەن دەستی دەرەکی و بەکرێ گیراوتیایە ئیشەکات و ئەم میدیایە زمان حاڵی ئۆپۆزیسیۆنەوە ئەم میدیایە بەرهەڵستکارە نەک میدیایەکی ئەهلی و پرۆفێشناڵ چونکە هەندێک جار ئەم تۆمەتانە ئەوترێت ڕاستە فەرمووی کاک ڕەنج بەڵام من وەکو عەرزم کردی وەکو چۆن دەسەڵات نەیتوانیوە تەحلیلێکی ئۆبجەکتیڤ یعنی مۆزوعی بکات بۆ دیاردەی میدیای ئازاد لە کوردستان بە پێشەوانەشەوە لە بەروی میدیای ئازاد فێنومێنێکی تازەیە لە کۆمەڵگەکەیە ئەویش لە گاگۆڵچێ و فێربوونی ئەوە خەریکە بڵێن ئەزمون وەرەگرێت کە چۆن تەعامل لەگەڵ دەسەڵاتەکە بکە لەبەرەوە من پێم وایە وەکو چۆن پرۆفێشناڵیتی لە ئەدای دەسەڵاتان نییە بەرامبەر میدیای بڵێن ئەهلی بە پێشەوانەشە وایە ئەو پرۆفێشناڵیەی کە هیوادارم
ئەم بەڕێزانە شایەتیەوە بۆ بین ئەو پرۆفشنناڵی کە بۆ نمونە لە میدیای هەیە لە وڵاتی شۆک و بریتانیا لە کەنەدا لە ئەمریکا لە سوید لێرە نییە ئەوە شتێکی عجایب نییە ئەوان بە تەجروبە گەیشتونەتە ئەو پرۆفشنناڵیە جا بۆیە بەڕێی من شتەکە ئەگەر یارمەتیم بی من کورتی بکەمەوە دوو لایەنە یەکیان ئەوەی دەسەڵات وەکو پێویست نەیتوانیوە لەم دیاردە تازەیە تێبگا لە کۆمەڵگەکەیە دوو مەجای بە پرۆفشنناڵ بوونی میدیای ئەهلی لەبەری تەمەنەکەی کورتە نابێت چاوەڕێ ئەوەی لێ بکرێت کە زۆر پرۆفشنناڵە زۆر باشە وتە ڕۆژی ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان ئەتوانین بڵین نادڵنیایە کاتێکە ڕۆژنامەنووس وەکو نووسەر وەکو ڕەخنەگر وەکو چاودێر وەکو خاوەن دیت کە ئەو نادڵنیا بوو کەواتە تەجروبەی ئازادی لەژێر پرسیاری گەورەیانە کەواتە لە تەناقوزاتێکا ناژین لە نێوان گوتاری سەرکردەکان و پراکتیکی ئازادی لە هەرێمی کوردستان بەتەشی دوایە ئەمەش معنای ئەوەیە کە ناو کۆمەڵگە ئێمە شێوە فەزایکی سایکۆلۆژی دروست بۆ کە پەشێکاوی بە هەمومان و دیارە و ئەمە زەنجێکی خەتەرە ئەمە زەنجێکی خەتەرە بۆ لە بەرەوەی میدیای ئەهلی ضرورەتێکی بەڕێوەچوونی پرۆسی دیموکراسیە لە هەموو کۆمەڵگەیەکە بۆیە من بە پلەی یەکەم دەسەڵات بە بەرپرسیارە زانم وەکو باوچێکی گەورە ناو کۆمەڵگەکەیە میتۆد بدۆزێتەوە ئالیات بدۆزێتەوە بۆ تەعاملکردن لەگەڵ ئەم دیارە کەواتە ئەو قسەیە مەسەڵەن ڕاستی تایە بەپێی بۆ چۆنی جەناب بە کاتێکە ئەوترێ ئەزمموی دیموکراتی کوردی هێشتا ئەزمموی سەروەرەقەیە ئەزمموی سەروەرەقە بەڕێی من لە وەرەقەتێ پەڕیوە بەڵام هێشتا مەبەستم لە ئەزمموی سەروەرەقە بۆی بۆ بینەرانی شیشی بکەمەوە لەبەری قانونەکانی ئەم وڵاتە لە سەروەرەقە هەمووی دیموکراتیە بینەرانی بەڕێز و خۆشەی زۆک و کاگازات تۆفیق وتی بەڕاستی لە هەرێمی کوردستاندا یاسای ڕۆژنامەنووسیەکەی هەرێمی کوردستان کە پەرلەمانی ئەم وڵاتە دەری کردووە و سەرۆکی هەرێم واژووی کردووە بە هیچ جۆرە قابلی بەراوردکردن نییە لەگەڵ وڵاتانی دەوروبەرە بەڵام ڕۆژی ڕۆژنامەنووسی زۆر جار لە وڵاتانی دەوروبەر ئەچێت جگە لەوەی کە یاسای ڕێخستنی دام و دەستگا و ئۆرگان و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لە هەرێمی کوردستانە زۆر دیموکراتی و زۆر کراوەیە بەڵام چالاکوانانی کۆمەڵی مەدەنیش نیگەرانن لە بارودۆخی ژیان و ئەمنێتی خۆیان بەستم لەوە کاکران زۆر پێخۆش بوو من بە بۆچوونی من ڕێخستنی ئازادی میدیا لە وڵاتێکە هەنگاوی یەکەمی قانونەکەیە بەڵام لەو گرنگتر جێبەجێکردنی قانونەکەیە یعنی ئەگەر ئەم تابلویانەی بڵێنەوە کە خێرایی لێ خوڕی لەسەر جادامی نووسرابێت تۆ لەم کۆڵانیای لە سی زیاتر لێ مەخڕە با هەتابانی نووسرابێسی ئەگەر من و جەناب لە سەرشتا لێ بخڕین معناوێ ئەم قانونە جێبەجێ نەبوو مشکلەکە ئەوەیە شۆڕ نەبووتەوە شتەکانی ئەوەی من لەسەرێکەوە لەگەڵ جەنابتامەوەی کە فەرمووت دیموکراسی سەروەرەقا شۆڕ نەبووتەوە بۆ خوارەوە یعنی وەکو چۆن بڵین ئێمە هەندێک جار خۆمان باسی واکەین لەوانەیە کاگازات لەوەیە متفق بێ لەگەڵمان ئیتیفاقی استراتیژی بین ئێمە و یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ نمونە لە مستەوای بەرزە توم تۆڵە بەڵام ئەو ئیشکالانی کە دروست دەبن هۆکەی چییە لەبەری جوان شۆڕ نەبووتەوە بۆ خواری خوارەوە باشە مەیل هەیە بۆی کە دیموکراتیت بێتە خوارەوە کۆی ئۆرگانەکان و کۆی کایەکان و کۆی فیەکانی مشتەمە و کۆی مێنەکان بگرێتەوە یا زیاتر ئێمە دیموکراتیتمان وەکو ماکیاس قوبوڵە نه بە بۆچوونی من هەیە باشترین دەلیلیش بە تایبەتی لەم شەژمانی دوایە ئەو هەنگاوانەیە کە سەرۆکی ئەم هەرێمە نردوتی ناوێتی کە بەرزترین با بڵێن باڵادەستترین پۆستی دەسەڵاتی سیاسیە لە هەرێمی کوردستان و بەڕێی من لە ناو میدیای ئەهلیشە ئەو حەزوو ئەو ئیرادەیە هەیە و من ئەتوانم شایەتی ئەو بم کە زۆر جار لە دەرگای دەسەڵاتیان ناوە بۆ دروستکردنی دیالۆگ و نزیک بوونەوە لێک حاڵی زۆر سپاس بەڕێز کاک نەبەزگۆران وەکو ڕۆژنامەنووسێک ئەگەر لێت بپرسم حەز بە دڵنیاییەکەی لە ژیانی خۆتاوەکو کەسێک کە ئێستا ناوێکی تو خاوەن قەڵەمێکیت لە هەرێمی کوردستاندا نووسینەکانت ئەخوێنرێنەوە حتمما نا چونکە ئێمە ئەزمونێکی زۆر تاڵمان هەیە لەو فترە زەمەنی کە لە ڕۆژنامەگەری ئەهلی کارمان کردووە لەگەڵ دەسەڵاتە و ئەو ئەزمونە تاڵەوای لێ کردوین کە بەردەوام تۆ ترسێکی قورس هەبێ لەسەر ژیانت و باجەکەشمانیاوە هەر یەکە لە ئێمە لەوانەیە کە لە ڕۆژنامی هاوڵاتی لە ڕۆژنامەی ئاوێنە لە لڤین یاخود ئەو ڕۆژنامە نووسانێکی ئێستا لە دەستگاکانی ئۆپۆزیسیۆنن هەموو ئەوانەی کە لەو مەجالە کارمان کردووەوە ویستومانە هەنگاوێک بنێن بۆ ئازادی لەم وڵاتە باجەکەیمان داوە باجەکەشیەوە بۆ کە خۆتان بینیوتانە بۆیە بە هیچ جۆرێک تۆ ناتوانانی دڵنیابی لەوەی وەکو ئینسانێک بتانی حڕەتیەوە دەبێ بە ئازادی لە وڵاتێکی خۆ بسوڕێتەوە بەڵام بەپی قسەکانی ئەوان بێ لەوانەیە مەسەلەن ئێستا بینەران پێیانوە بێ کاک نەبەزگۆران وێنەیەکی زۆر نێگەتیڤ دروست کردو بەرامبەر بە دەسەڵات لە کاتێکا دەسەڵات مەیلی دیموکراتیزەکردنی هەیە لەم کۆمەڵگایە و لە وەڵامی پرسیارێکی منە کە کاک ئاری هەرسینەڵێ بەڕاستی مەیلی دیموکراتی ویستی دیموکراتی لە هەرێمی کوردستاندا ئەو ماکیاجە نییە کە ئێوە زۆر زار باسی یەکەن
باشە ئێستا من یەکێک وەکو یەکێک لەو ڕۆژنامە نووسانە کە لە وڵاتی خۆمانە فترەیەک لە شاری هەولێر کارم کردووە کە حیزبەکەی کاگاری لەوێ دەسەڵاتی هەبووە لە هەولێر یعنی سێجار لەسەر یەک خەڵکی نادووەتە سەر من بە خراپترین شێوە عەزیەتی منیاوە هاوڕێکانم سۆرانی مامەحەمە و سەردەشت دوو کەسن لەو ڕۆژنامە نووسانەی کە لەژێر دەسەڵاتی حیزبی کوردیا بە خراپترین شێوە کوژراون لەسەر ئەوەی شتیان نووسیوە ئەوە هاوڕێیەکمە لە تەنیشتمەوە لە ڕۆژنامەی هاوڵاتی بەردەوام هەڕەشە لەسەر ژیانیەتی ئیتر لەوەیەوە دەست پێ بکە تا هەموو ئەو دۆست و هاوڕێیانەی تریشمان کە لە جەریدەکانی تر کارەکان ئەمانە هەر یەک و لەمانە یعنی ڕوبەڕی گەورەترین گورز بووەتەوە لەلایەن دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستان من چۆن قەناعەت بکەم بە دەسەڵاتێک کە بەم جۆرە مامەڵەم لەگەڵا بکات و باوەڕیشم بەوە بێ بڵێم دیموکراسیەتێکەیە لە وڵاتەکەی منە باشە ئەگەر بەرپرسیارەتی تهدید بکەین مەسەڵەن دەسەڵات بە قەدەر خۆی ڕۆژنامە نووسان بە قەدەر خۆی وەکو بەڕێز کاگازات تۆفیق لە شرۆڤەکانی سەرەتا وتی بەرپرسیارەتی تهدید بکەین ناکرێت هەرچی بەرپرسیارەتی بڵین هەرچی بەرپرسیارەتیە کۆی بکەینەوە لە دەسەڵاتە وەکو ئەو زاراوە بربڵاوە هەیە ناکرێت دەسەڵات بکەین بە علاگەیەک هەموو کەم و کورتیەکانی پیا هەڵبواستین هەستەکەی مەسەڵەن ئێوەش بەقەدەر خۆتان پشکی بەرپرسیاریتان هەڵگرتووە ئەم پێم وایە ئەو بەرپرسیارەتی کە خراوەتە سەرشانی ئێمە زۆر ڕوونە ئێمە لە نێوان خەڵکو و دەسەڵاتین وەکو ڕۆژنامە نووس و پەیامەکەی ئێمەش زۆر ڕوونە ئێمە ئەمانەوەیە ئەوەی کە لە ناو خەڵکا ڕووەدا بیگوازینەوە بۆ دەسەڵات وەڵامی دەسەڵاتیش بگوازینەوە بۆ خەڵک لەمە زیاتر وەکو ڕۆژنامە نووس تۆ وەزیفەیەکی ترت نییە و ئەرکی ڕۆژنامە ئێوە ئەو نێوەندە بێ ئەجندایە بوون حتمما ئەزانی پێم بڵێ ینی ڕۆژنامە نووسێگە بێت جگە لە مەهامی ئازادی جگە لە مەهامی پیشەی ڕۆژنامە نووسی لە ڕۆژنامە ئەهلیەکانە مەهامێکی تری هەبێ لە کاتێکا کە وەزیفەی ڕۆژنامە نووس ئەوەیە بەڕاستی ئینسانێک ینی کارکتەرێکی ڕەخنەگر بێ و ئیش لەسەر هەموو ئەو خاڵە ڕەشانە بکە کە لە وڵاتەکەی خۆیان ڕوئەدەن ئەو فترە زەمەنیەش کە ئێمە کارمان کردووە لەو ڕۆژنامانە زۆر بەوازحی ئێمە بەم ئاراستیە کارمان کردووە ئیتر کێشەیەکمان نەبوو ئەوان چ تۆمەتێک بۆ ئێمە دروستەکان و چۆن وێنەی ئێمە ئەشێوێنەوە ب چ جۆرێک مامەڵە لەگەڵ ئێمەکان ئێمە ڕێگەکەمان بریوە هێناومانە تا ئێرە و باجەکەشمان داوە پێ دوایە جگە لە تونند و تیژی فیزیکی شێواندنی ناو و کارکتەریش هەیە ئەوە یەکێکە لەو ئوسلوبانەیە کە حیزبی کوردی لە ساڵانی 16 تاکو ئێستا ئیشی لەسەرکات و بەردەوامیش ئیشی لەسەرکاتوە هەموو ڕۆژەگەمە ئێستا لە پێگە ئەلکترۆنیەکانە لە ڕۆژنامەکانە لە زۆر شوێنەکانە بینیوە تەنانەت ینی وێنەی وات بۆ دروستەکە خۆت تەسەوری ناکەی کە بۆی دروست کردووی بەڵام زۆر ئاساییە کەواتە ئەکرێ بڵێن ئێستا مەسەڵەن نەبەزگۆران و ئەمساڵەکانی وەکو نەبەزگۆران لەبەردەم هەڕەشەی فیزیکی و معنەوی و شێواندنی کارکتەری و هەموو جۆرەکانی تونند و تیژیان هیچ گومانم لەوە نییە پارتویەکێتی هەڕەشەیەکی زۆر گەورن لەسەر ئازادی خەڵکیان وڵاتەوە لەسەر ئێمەش بەرز کاکەمال جەنابتان لەگەڵ کاگنەبەزا کۆکن یا پێ دوایە مەسەڵەن ئەم بە شێوەیەکی واقعیانە ڕووماڵی پرسیارەکەی منی ڕۆژی ئازادی کوردستان و پرسیارەکەی منی کردووە کە یەکێتی و پارتی بەو دەرەجەیە خەتەرن لە هەرێمی کوردستاندا کە هەڕەشەن لەسەر ئازادی بۆ کورد ڕێناتوانین بە جۆرێکی تر سەیری ڕووداوەکانی ئەمڕێ کوردستان بکەین ئەویش بەوەی کە پارتویەکێتی بەڕاستی بەرپرسیاری یەکە من لە چۆنێتی دروستکردنی دڵنیایی کۆمەڵایەتی ئاشتی کۆمەڵایەتی بە بەرپرسیاری یەکە من ڕاستە ئەوەی کاگازاد وتی کە ئێمە هەومان بەرپرسیاری بەڵام ئاسی بەرپرسیارەتەکان جیاوازە ینی قسە لەسەر ئەو نیسبەت و پەیوەندیەیە کە ناکرێتەوە ڕۆژنامە دەستگایکی ڕۆژنامە نووسی بەرپرسیارکەی بەقەدەر بەرپرسیارەتی ئەنجومەنی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بەقەدەر بەڵام دواتر مەرج نییە ئەویش بەو یەکسانیەدا بەش ڕاستە ئەمە هەمومان بەرپرسیاری لەم وڵاتە لەم ئەزمونە لەم لە کۆی ئۆنزیمەیە بەڵام بەرپرسیارەتی گەورە وەکوی کاگنەبەزوتی بەڕاستی لەسەر شانی پارتیویکێتیە بۆیە ئێمە چاومان یاخۆ ڕەخنەکانمان زیاتر بەڕووی پارتیویکێتیەکەن لە پێش هەموو لایەنێکی تر یەک شت کە گرنگە لەو پرسیارانی جەنابتە وروژانت ئەویش ئەوەیە ئارامی و دنیای کۆمەڵایەتی من پێم وابێ پارتویەکێتی بە عەمدەن نەک ئەوەی کە ئاری وتی بەشێکی نەبوونی ئەزمونە بە عەمدەن نایانێت دڵنیایی کۆمەڵایەتی دروستکەن لە وڵاتە بۆی کە ئەمانە پیان وابێ خۆیان بەردەوام زەڕورەتن و ئەم هێزەی کە هەیەە
ئەبێ ئەمە تەواجودی هەبێ ئەبێ ئەمە ستایشی بکەین لە بەرەوەی کە ئەم هێزە حیزبیانە چەگارانی کە هەیە لەبەرەوە کە ئەمە ناتوان دنیای کۆمەڵاتی دروستکەن کە بۆ خۆی ئەمانانی مۆدلەکانی شەرقی ئەوسەد بەرەوەەوە ڕاستەن بە پێچوانی قسەکانی جەنابتەوە هەتا دیموکراتی بێ زیاتر زامنیمانەوەی خۆیەکە بۆ گەیشتویتە تام قەنەعەتی ئەمان بە عەمدەن ئەتوانم پرسیارەکە بەڕۆی بینەران و بەڕۆی بەرپرسەکان کەم بۆ ئەم دوولانە بیلەوە ناکەنوانێ هێزێکی مشتەرێکیان هەبێت بۆ دوو دەستگای تایبەتیان هەبێت بۆ بێ دەستگاکان دەستگا ئەمنەکانیان سەر بە حیزب بێت بۆ بیلەوە ناکرێتوانێت بۆ تاکو ئێستا حکوومەتێکمانێت تاکو ئێستا ئەوەی کە هەمان ئەترافی پێەکەن دوو ئیدارەمان هەیە زۆر باشە ئەمە مۆزوعێکی ترە من ئەزانم ئەمانە دڵنیایی هاتووم تحلیلی مەسەلەن پەیوەندی حیزبم بۆ بکەی لەگەڵ ڕۆژنامە نووسان و لەگەڵ ئێنە سەر خاڵە گەر تۆ دڵنیایی کۆمەڵاتی دروست نەکەیت کە ئێمە بەشکی لەم کۆمەلگای خۆم بەشێکی دابڕاو نین ئێمە بەشێکی لە کۆی ئەو ئەنزیمەیە کە ئێستا پارتیویەکێتی ئیدارەیەکەن و سەرکردایەتیەکەن بەڕاستی لە کۆی ئەم ئەنزیمەیە ئەگەر تۆ ئەگەر کۆیەکی تەندروستت نەبێت نابێت بیلۆکە تۆ فەرعێکی تەندروستت هەبێت ئەمە کۆیەکی ناتەندروستمان دروست کردووە کە ئەمە دەستکردی پارتیویەکێتیە و درێژە پێدەرەکەشی پارتیویەکێتیە و هاتوین مەسەن بۆنەوەی کاک ئاریە لێت ڕاستەکە تۆ من ناتوانم وەکو ڕۆژنامەنووسێکی بەریتانی بم لەبەرێت کە دەسەڵاتێکی وەکو بەریتانیام نییە ئەخۆم ئێمە ناتوانین بەڕاستی داوای ئەو بکەین پارتیویەکێتی حکومڕانیمانکە بەڵام ڕۆژنامەنووسەکان وەکو ڕۆژنامەنووسە بەریتانەکان بێ بەسیترین شت لەوەی کە ئێمە گرفتمان لەگەڵیا هەیە ئێمە داوای ناکەین ئەم یاسایەکی خراپە وەکە ئازاد نمونی لە ترێنای ئەمە قساکی لەسەری کە ئەم یاسایی کە هەیە جێبەجێ بکرێ ئێمە هەومان لە بەرامبەر یاساوەکو یەک بین ئەگەر هەومان لە بەرامبەر لە یاساوەکو یەک بین پێویستەکە بۆی کە دوو کەس پەلاماری ئاسوسەردی باسی دوو تەقڵ بکەنە سەری پێویست یەک دەستگای ڕاگەاندنم پێ بڵێ کە تهدید نەکرابێ یەک ڕۆژنامەنووسی ئازادم پێ بڵێ کە زەختی لەسەر نەبێ یەک حادیسەی کۆمەڵایەتی گەورەی بەڵام ئەمە ڕەنگە بینەران بپرسن ئەمە مەرجە مرکزی بێ مەرجە ئەجندای گرفتی ئێمە لەوایە بۆ ئەم کەسانی هەمووی ئیدانەیەکە تۆ پێ دوایە ئەمە مەسەڵەن ئەجندای حکوومەتی کوردیان لە کاتێکا لەسەر ئاستی سەرۆک کۆمار لەسەر ئاستی سەرۆکی هەرێم لەسەر ئاستی سەرۆکی حکوومەت لەسەر ئاستی کۆمەڵە بەرپرسی زۆر دیاری حیزبەکان هەموو ئیدانەی پرسیارەکەی من ئەوەیە بۆ مەکتەب من نەزانم کۆمەڵی کەسە ناسم ئەوکێ بەبیرەکەنەوە ناو مەکتەب سیاسەکانی پارتیویەکێتیە خەڵکی زۆر دڵسۆزیان هەیە گرفتی من پرسیارەکەی منەوەیە بۆ ئەمانە هەڵوێستیان نابێ بەرامبەر بەوەی کە وەکوی لە پێشەکی بەرنامەکە باست کرد کۆمەڵی خەڵکە کوژیە کۆمەڵی خەڵک لێ ئێرێ بەڵام کەسیش نازانی کێیە بۆ ئەمان هەڵوێستیان نابێت لەسەرەوە لەبەرەوەی ئەمە کۆمەڵێک دەستگا هەیە کۆمەڵێک گروپی چەگار هەیە ئەمانە نە مەسلحەتیان لەگەڵ ئاشتیایە نە مەسلحەتیان لەگەڵ میدیا ئەگەر دەسەڵاتیش بە مەرکەزی نەیکردبێ مادەم لە سایی ئەم دەسەڵات هەر دەسەڵاتە هەر دەسەڵات بەرپرسیارە نەکرد دەسەڵات ئێمەتیامی کەس ناکەین بەڵام دەسەڵات بەرپرسیار لە دۆزینەوە کەسانی بەستم ئەوەیە ئەگەر بەرپرسیارەتی تهدید بکەین جیهەتی ئەمنی شارێک وڵاتێک مەسەڵەن کاتێکە کاریسەیە کاتێککە فەزاحەتێک ڕۆئەیە کاتێککە نادڵنیایی دروستە بێ ئەو جیهەتەی کە بۆ پاراستنی ئەمن و ئاسایش دروست بۆ معاشی ئەوە وەرەگرێ مەسوولە لە من نمونەیەکرد پرسیاری یەک نمونەت بۆ ئێمانە ئەوانەی کە سەردانی کاگاسوس هەردیان کرد لە ماڵەوە بەرپرسەیەکێتیانی کارچیان کرد ئەگەر ئەمانە سوور بن لەسەر ئەوەی کە بکوژەکە پەلاماردەرەکە بدۆزنەوەنێ من دڵنیام لە زەرفی هەفتێکایی دۆزنەوەنێ ئەمە هەڵوێز نییە تۆی بۆ کامێرەکان سەردانی بکەیت ئەم دڵنیایی لەکوێ هێناوە پێ دوای جیهەتی ئەم لەبەرەوەی کە بەس سکرتێری گشتی مابوو کە پەیوەندی پێوەکات سەرۆکی حکوومەت پەیوەندی پێکردو جێگیری سەرۆکی سکرتێری گشتی جوابزانام نیگەرانی دەربڕی نیگەرانی دەبڕەوە ینی هەموو لایەنێک ئەی باشی کێیە قبل ئەمە دەستێکی دەرەکی بێ لە فەزایەک بەڕست کاگاری هەرسین پێ دوایە لە وەکو قۆناغی گواستنەوە گۆڕانی کۆمەڵایەتی دیکتاتۆریەتی ستالینی بۆ ئەوروپای بۆ ڕووسیای دیموکراتی ئەوروپی چۆن کۆمەڵێ ڕۆژنامەنووس لەسەر شەقامەکان بە ڕۆژی ڕوونا کوژران و بەڕاستی سەرەتا پەنجەی ئیتیهام درێژەکرا بۆ دەسەڵات بەڵام دوایی دەرکە و فعلەن دەسەڵات نییە کۆمەڵە گروپی مافیایی خاوەن بەرژەوەندی دروست بوون بڵێ ئەگەر دەسەڵات ئیدانەی بکە لە ئاستی سەرۆکەوە تاوەکو خواری خوارەوە ئیدانەی ئەمە بکە ئەگەر ئێوە وەکو تا ڕادەیەک زمان حاڵەکانی حیزب و دەموچاوە گەنجسترەکانی ناو حیزب هەمووتان ئەمەندە پەڕۆشی ئازادی بن پێ دوایە مافیایەک لە وڵاتەیە دروست بووە کە لە سەرۆکی وڵاتەکە و لە حیزبەکان بەهێزتر بێ پەلاماری ڕۆژنامەنووسان بات ئەگەر ملا حەزەمان هەبێت لە سەقسەکانیمان بۆمان هەیە بۆت هەیە بەس جارێ وەڵامی پرسیارەکە نا من پێم وایە جارێ باش شتێک بڵێم ئەوە ئەگەر ما هەبێت تەمان ئەو مافەیە کە جەناب باسی کرد ئەوەی لە رووسیا هەیە ئەو پاژماوەی کۆمەڵێ موسساتی کۆنی سەردەمی نظامی ستالینیە یەکێک لەوانەمە KGB بڵێ مخابرات یەکێک لەوانە جەیش
لێرەش مخابراتی سەدام حسێن زۆر مڕەکەستر بوو لە قۆناغی خۆیان بەراورد دەکرێت لەگەڵ کەیجی بەڵێ ڕاستە بەڵام مقارنەکەی ئەگەر من نازانم مەبەستەوەیانە بۆی من قسە نەخمە دەمی جەنابەتەوە ئەگەر مەبەست مقارنەکردنی حکوومەتی هەرێمی کوردستانە بە حکوومەتی رووسیای ئێستا بەڵام مەبەستە مقارنەکردنی حکوومەتەکەی سەدامە بە حکوومەتەکەی دیکتاتۆریەتی ستالینی بەڵام مەبەستم ئەوەیە ینی پاژماوەی لەم جۆرە مێنتالیتێتی لەم جۆرە ئەخلاقیەتی لەم جۆرە سلوکی لەم جۆرە بەعنی مەبەستە بۆیە بەعسیزم هێشتا لە ناو ئێوە ئەژی بە بۆچوونی من لە ناو ئێمە وەکو کۆمەڵگەی کوردەواری وەکو کۆمەڵگە وەکو دەسەڵات یعنی لەناو کاڵم لەناو کۆمەڵگەانی بە هەموو شەریحەکانیەوە بە حیزب و بە منەظەماتی میهانی و بە هەموویەوە حتا بە کاسبکاریەوە ئەو کاسبکارەی ئەو بازرگانی کە ئەچێت لە سین حەبی پاراسیتۆڵێنێت بە کابرا ئاڵێبا لە سا 25 پاراسیتۆڵ بێ و مافیانە کەواتە یعنی من باسیەوەکەم بەس ئەوە مافیایە ئەوەش کە پشتگیری ئەم جۆرەکارە هەر مافیایە بە تەشید ئەوەشی کە بە تەختیت هێرشە کاتە سەر خوێنەوارێکی وەکو کاک ئاسۆ سەردی بەو جۆرە ئەوەش مافیایە یارمەتی هەموو لە حزاتی خۆم ئەو جای پرسیارەکە جەنابەتەوە من حەزەکەم یەک دووشت بڵێم ئەوەی کاک نەبەست کە فەرمووی هێرش کە کراوەتە سەر جەنابیان لەو شوێنەیە کە حیزبەکەی من لەوێ حاکمە ئەوە ڕاستە بەداخەوە بەڵام کاک نەبەست هیوادار بخۆی شایەتی ئەومان بۆ با کە ئەو کاتی هێرش کرایە سەری ڕاستەخۆ پەیوەندی کرا بە بەڕێز کاکەریم سنجاری وەزیری ناوخۆ بۆی هەڵوێست وەرگرێ وەڵامی کاکەریم سنجاری زۆر ڕوون و ئاشکرا و زۆر دیموکراسیانەش بوو وتی کاک نەبەست هەر کاتێک لە هەر بنکەیەکی پۆلیس داوایە قەید کا بڵێ من زوڵمم لێکراوە لە شاری هەولێر ئێمە بە دوواداچوین لەسەرەکەین جەنابی کاک نەبەست خۆی ڕازینە بۆ ئەو خۆی دانیشتووە ئەوە مۆزوعی یەکەم مەسەلەیەکی تر کە مەسەلەیەکی فەنیە بڵێن کاک نەبەست فەرمووی وتی ئیشی ئێمە وەکو سەحوفی ئەوەیە کە لە بینی دەسەڵات و لە بینی خەڵکین وانە ئەی باشە ئەگەر ئەوە بێت ئەی ئیشی ڕۆژنامەنووس و وەکو گەیاندنی زانیاری چییە وەکو تەختەیەکردنی هەواڵ خۆ هەواڵ بە زەوەنیە کە ناو حکوومەتی هەرێمی کوردستانە گەندەڵی هەیە ئەی حادسەیەکی سیارەی زۆر بە قوت ببێ لە بین دوو شارە 50 کەس بمرێت مەسەلا ئەوە هەواڵ نییە یخۆ عیلاقی بەسەر دەسەڵاتەوە نییە بۆیە بۆ چوونی من وەکوم لە حزێکی بچووک مەبەستە زیاتر ڕوونکەرەکەواتە تۆ پێ دوای ئەمانە دانیشتون هیچ ئیش و کاریان نییە خواخۆیانە دەسەڵات قاچ منام کاک نەبەزواڵێ دەسەڵات و خەڵ لە بینی دەسەڵات و خەڵکە مەبەستم ئەوەیە باشە ئەم ئەڵێ بە بێلایەنانە ڕۆڵێکی نێوەندی پرۆفشناڵانەمان بینیوە وەکو مهنەیەکی شەریفانەی سەرعەفیمان ئەوەیە بەس ئیشیان بەزەوە نییە ئیشی سەحوفیەوەیە کە زانیاری بگێنێ کە هەواڵ تەختیەکە لافاوێکە بێ لە منتیقەی سۆران مەسەلا ئێگەیانراوە خۆیان بین دەسەڵات حکوومەت نییە دەسەڵات ناخراب دەسەڵات منم یەکشت بڵم کاک نەبەست ئیشی سەحوفی ئیشێکی زۆر بەربڵاوترە لەوەی کە تۆ بەز لە بینی دەسەڵات و لە بینی هینابی دوایەوە سەحافە خۆ بە سەحافەی سیاسی نییە جەنابەت دەزانی لە ئەوروپا سەحافەی ڕێزە هەیە هی دیزایانی جلو ئەمانە بەس ئێمە ئەزانم بەڵام ئێستا ئەمان مەسەڵەن يعني حق ئازادی ئەویان بیت بۆ نمونە نەبەست گۆران من حدم چیە کاگڕنج من حدم چی ئازادی بێ بە خەڵکی بەس ئازادی مەبەستم چیە مەبەستم وایە ئەبێ ئازادی ئەویان هەبێ کە ئەم بۆ نمونە معجیبی سەقافەی ڕاضە نیە معجیبی سەقافەی سەحافەی هوەری نییە هاتووە لەسەر ئەم جمگەیە ئەم ستایلە ئیشە ڕاستە کاگڕنج بەڵام باگەش گیری نەکات یعنی چکە ئەوە وانە مەسەلەیەشی تر کە ئەوەی جەنابی کاکەمال فەرمووی کە پارتیۆشێتی بە عەمدن نایانەوێت دڵنیایی کۆمەڵایەتی دروستکەن بەڕێی منەوە ئیشعافی تیایە لەگەڵ ڕێزما بۆ لەبەرەوەی زۆر باش هیوادارەمەوەڵات دوای ئەم ناوبڕا بنەران بەڕز و خۆشەویست دواتر دەرفەتیانیان بۆچی ئەمان پێیان وایە کە یەکێتی و پارتی بەڕاستی خەتەرن لەسەر ئازادی یەکێتی و پارتی بە عەمدەن لە هەرێمی کوردستاندا فەزایەکی ترسناک دروست دەکەن دیارە ئەمێ ئەوەشتان پێ بڵم بەڕاستی ئێمەی میلەتی کورد زۆر دەمێکە بەرامبەر بەیەک لە سەنگەراین من نەهاتووم و ئامانجیشمەوە نییە کە لێرە سەنگەرێک لە بینی ئەمانە دروست بکەم بەڵکو ئەمێ لە سەنگەرەکە بینە دەرە و دیالۆگی عەقلانی بکەین بەڵام ئەم ناتێگەیشتنە لە نێوان میدیای ئەهلیە ئەبێ ئەتراف بکەین کە کلێنێکی زۆر گەورە و ترسناک لە نێوان دەسەڵاتی ئەم وڵاتە و میدیای ئەهلیە هەیە هیوادارم لە ئاراستەی پرسیارەکانی دوای ئەم ناوبڕا بتوانم ئەو لێک تێگەیشتن و دیالۆگە عەقلانیە لە نێوانیان دروست بکەم نەک سەنگەرگرتن چونکە هەندێک لە بینەران بەڕاستی لە فەیسبوک لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک و لە ئیمەیلەکەمە پێمەڵەن ڕەنج وەکو 1970 گەرمیان ناکەی بەڕاستی ئەو کاتە میلەتێکی ساردمان هەبوو بەڵام ئێستا هەمووی لە سەنگەرە بەرامبەر بە یەکتر ئەبێ ساردیان بکەیتەوە چاوەڕوانمان بن